سەرباری هەموو گوشارانەی کە لە ئارادان لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتی وڵاتانی دەوروبەر بۆ دواخستن و ئەنجام نەدانی پرۆسەی ڕێفراندۆم، بەڵام سەرکردایەتی سیاسی کورد پێداگیری لەوە دەکات 25 مانگە پرۆسەی ڕێفراندۆم و ڕاپرسی لە باشووری کوردستان بەڕێوە دەچێت لەبارەی ئەو داوایی کە بەم دوایە وڵاتانی زلهێز بۆ دواخستنی پرۆسەکە خستوانەتە بەردەم بەرپرسانی باڵای هەرێم. سکرتێری حیزبی شوعی کوردستان دەڵێت دواخستنی ڕێفراندۆم با بێ دڵنیایی هەڵەیەکی کوشندەی و سپاردنی ئایندەی کووردە بە چارەنووسێکی نادیار. ئەوانەی کە داوای دواخستنیەکەن چی شتێکیان هەیە بەرامبەر دواخستنی، بەڵام دواخستنێک لە پێناوی تەنها دواخستن بێ یان دواخستنێک تەنها بۆ کۆمەڵێک بەڵێنێک ئەو بەڵێنانەیە بەڵێنی نەگونجاو بێ و هیچ ئەسەرێکی قانونی نەبێ، پێم وایە ئەو جۆرە دواخستنە ئەبێتە هۆی ئەوەی ئینتیحاری سیاسی. جگەلەوە وەکو وتم ئەنجامدانی ڕێفراندۆم مانای کۆتایی مێژوو نییە، ینی مێژووی ناوچەکە و دنیا تێک ناچێت گەری کوردستان ڕێفراندۆم بکە، خۆر لە ڕۆژاوا هەڵنایە ئەگەر کوردستان ڕێفراندۆم بکە. بۆیە من پێم وایە مافی خۆیەتی با کوردستان ڕێفراندۆم بکە و جگەلەوە مانای ئەوە نییە کە هەموو دەرگاکان داخرێ بۆ هەموو بابەتێک قابلی مناقەشەیە لە هەمان کاتە کوردستان حەقی خۆیەتی کە ڕێفراندۆم بکە. لەگەڵ نزیکبوونەوەی پرۆسەی بەڕێوەچوونی ڕێفراندۆمەکە هەرێم تا دێت گوشارە هەرێمی و نێودەوڵەتیەکان زیاتر دەبن، بەڵام تا ئێستا سەرکردایەتی سیاسی کورد پێداگیری لەوە دەکات بۆ دیاریکردنی ماف و چارەنووسی گەلی کورد پێویستە پرۆسەکە لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت. ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم هەر ئەمڕۆ کۆبوونەوەیان هەیە تاوتوێی ئەو بەدیلە و ئەو وەرەقەیە دەکەن کە لەلایەن ئەمریکا و کۆمەڵگای نێودەوڵەتی پێشکەش کراوە. بۆیە پاشان پەرلەمانی کوردستانیش بڕیاری تەفویزکردنی داوە. بۆیە ئەگەری ئەوەی کە دەکرێت یان ناکرێت تا ئێستا ئەوەیە کە دەکرێت و من پێشم وایە لە ئێستا و لە داهات تۆشدا سەرکردایەتی سیاسی کورد دەست بە هەردوو ئەڵقەوە بگرێ. ئەوەی کە ئەنجامدانی ڕێفراندۆم یەکسەری بمانەیە ئەوە نییە ئێمە چەقۆکە لە شووتێکە دەکەین و دەیکەین بە دوو پارچەوە، نە، هەر بەمەبەستی ئەوەیە کە پەیامی گەلی کوردستان دەگات. دوای ئەوە پرۆسەیەکی دوور و درێژی گفتوگۆ و هەوڵدان بۆ ڕێککەوتن هەیە. بۆیە دەکرێت ئێمە بە کۆمەلگای نێودەوڵەتی بڵێین ڕێفراندۆم لە کاتی خۆیدا دەکرێت و ڕای گەلی هەرێمی کوردستان بە ئێوە دەڵێن. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامدانی ڕێفراندۆم و ڕاپرسی بە مافێکی بنچینەی گەلی کورد دەزانێت، بەڵام پێی وایە بەڕێوەچوونی ڕێفراندۆم پێویستی بە کۆمەڵێک زەمینەسازی یاسایی و سیاسی هەیە. ڕەفەڕەندۆم بەڵێ مافی گەلی کووردە و مافی گەلی کووردەکە بەسەر خۆی و وڵاتی خۆی هەبێت، بەڵام کاتەکەی ئایا کاتەکەی گونجاوەیە گونجاو نییە، ئەمە تێڕوانینی جیاواز هەڵئەگرێ، بەڵام ئەم پرسە بە هەر شێوازێک بۆ بە پەرلەمان یەکلایی بکاتەوە، پەرلەمان یاسای بۆ دەربکە. ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم کە نوێنەری زۆربەی حیزبەکانی باشووری کوردستانی تێدایە بڕیاری داوە لە 25 مانگە پرۆسەی ڕێفراندۆم لە باشووری کوردستان بەڕێوە بچێت و خەڵکی کوردستان ئارەزومەندانە بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن با جیابوونەوە یان مانەوە لە چوارچێوەی عێراقدا. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.